بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئەگەر تەماشای کتێبە شەرعیەکان بکەی لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا، بەشی هەرە زۆری باسی حکمە شەرعیەکان، باسی دادگا و قەضا، باسی شاهێد، باسی ئەحکامەکانی کڕین و فرۆشتن و کێشەکانی نێوان کڕیار و فرۆشیار، پاشان بابەتەکانی هاوسەرگیری و کێشەی نێوان هاوسەران و جودابوونەوە و خولع و هەموو ئەو بابەتانە بەگشتی دواتر دەڕوا بۆ حکمەکانی دزی و زینا و بوختان و وا هێرشبەران کاتێک کە دێنە سەر وڵاتت، ئەحکامی جەنگ و جیهاد و حکمە شەرعیەکان. ئەمە پانتاییەکی گەورەی لە فقهی ئیسلامیدا لە شەریعەتی ئیسلامیدا داگیر کردووە. بەڵام کاتێک کە سەیری بواری عیبادەت دەکەی لە شەریعەتدا، ئەوانەی کە باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەجە لاپەڕەکانی کەمن و بەشەکانی زۆر کەمترن لە چاو ئەو هەموو بەش و پانتاییە فراوانەی کە باسی حکمە شەرعیەکان و کێشەی نێوانی خەڵکی دەکا. ئەمەش کە فقهی ئیسلامی شەریعەتی ئیسلامی لە قورئان و سنەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم وەرگیراوە، تەماشا دەکەی لە قورئاندا بابەتە فقهیە عیبادەتیەکان زۆر کەمن. بۆ نمونە بابەتی دەستنوێژ، بابەتی تەیەموم بە هەمووی یەک ئایەتە. ئەو دەستنوێژەی کە چەندە لاپەڕەی لەسەر نووسراوە هەمووی یەک ئایەتی قورئان بە کورت و پوختی و جوانی و ڕێک و پێچی و نوقتەی خستۆتە سەر پیت هەمووی بۆ دیاری کردوین. بەڵام کاتێکە لە قورئاندا تەماشای حکمە شەرعیەکان دەکەی، باسی کێشەی نێوان مرۆڤەکان، باسی چارەسەری گرفتەکان، باسی هۆکاری سەرهەڵدانی کێشەکان، خۆپاراستن لە کێشەکان، ئەمانە پانتاییەکی گەورە بەشێکی زۆری قورئانی پڕبەرەکەت و بەخششیان داگیر کردووە. هەروەها تەماشای جیهانکە لە دنیادا، لە تەواوی دنیادا و لە وڵاتی خۆشماندا کۆلێجی قانون یاسا هەیە. هەموو کۆلێجی قانون بەس باسی ئەوەیە، باسی سزای تاوانکار و گێڕانەوەی ماف بۆ ستەملێکرا و مافوراو. بوونی ئەو هەموو دادگایی کە لە وڵاتە هەیە، بوونی هەموو دادوەرەکان، بوونی ئەو هەموو کەسانی کە ئیشیان پارێزەریە و دەرچووی یاسا و مافن، هەروەها بوونی وەزارەتێکی سەربەخۆ لە هەموو وڵاتێکا بە ناوی وەزارەتی داد، وەزارەت العەدل. ئەمە هەمووی نیشانەی چییە؟ هەمووی پێمان دەڵێ مرۆڤ تاوان دەکات، ئەم مرۆڤە لێی دەوەشێتەوە لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ژیانیدا تووشی تاوان ببێ. هەروەها ئەم مرۆڤە چەندە پاک بێ، چاک بێ، بێوەی و سەلامەت بێ، ئیلا تاوانی بەرامبەر دەکرێ. کەواتە مرۆڤ هەم دەکرێ ڕۆژێک لە ڕۆژان خواپەناماندا ببێتە کەسێکی تاوانکار و تاوان لە دەستی بوەشێتەوە، تاوان بکە بەرامبەر بە خەڵکی تر، و چەندە ئینسانێکی ساغ و سەلامەت و بێوەی و خواناز بێ، دەکرێ مافی پێشێل بکرێ و دەست درێژی بکرێتە سەر و تاوانی دژ بکرێ. بۆیە تاوان بە شێوە گشتیەکەی دوو جۆرە. ئێمە دووشتمان هەیە، گوناهمان هەیە و تاوانمان هەیە. گوناه لە نێوانی خۆت و خوای پەروەردگاردا، تاوان لە نێوانی خۆت و خەڵکیدا. کاتێکە ئەو تاوانە کە هەموو تاوانێک گوناهیشە، ئەو بەدڵنیاییەوە هەموو تاوانێک گوناهی گەورەیە، بەڵام سنوور بەزاندنی مافی خەڵکانی تریشە وەکو سەرپێچی خوای پەروەردگارە. بۆیە تاوانەکان دوو جۆرن. یەکەمیان تاوان بەرامبەر بە خەڵک بەگشتی، بەرامبەر بە خەڵک و خاک بەگشتی، واتە ئەو کەسێک کە تاوانەکە دەکات بەرامبەر بە من، بە جەنابتان، بە بەڕێست فڵان کەس نەیکردووە، بەرامبەر بە کۆی گشتی وڵاتەکەمان کردوێتی. تاوانەکەی پەیوەستە بە یەک بەیەکی ئەندامانی ئەو وڵاتە و ئەو خاک و گەل و نەتەوەیە. ئەمە نابێ خەڵکی لێ بێدەنگ بن. کاتێک تاوان کرا، تاوانەکە گشتی بوو، نابێ خەڵکی بێدەنگ بن، ئەبێ بە خەباتی جەماوەری گشتگیر. وەکو دوێنش ئاماژەمان پێکرد لە ئەڵقەی پێشوودا، نابێ کەسێک کە تاوانێکی گشتی دەبینێ بە تاکە کەس بە 4 نەفەر بیانەوێ ئەو ناشەرعیە لابەرن، ئەو تاوانە لابەرن، چونکە سەرنجام لەوە ئەچێت تووشی دوژمنایەتی شەخسی ببن، یان دەستگیر بکرێن، یان تۆمەتێکیان بۆ دروست بکرێت. دەبێت بە گشتداچوونەوەی تاوانێک کە گشتیە بە جەماوەر بە هەمووان بکرێ، بە کۆمەڵ خەبات بکرێ دژی و بە هەمووان لا ببرێ و ڕێگری لەو تاوانە بکرێ. جا تاوانی گشتی زۆرن، وە نمونە پیسکردنی ژینگە.
لەلایەن کەسێکەوە کە پاڵاوگەیەکی بۆ بەرژەوەندی خۆی هەیە. ئەم پاڵاوگەیە ژینگە پیس دەکات، پێویستە تەواوی جەماوەر لەسەر پیسکردنی ژینگە، چونکەوە پەیوەستە بە منداڵێکی بچووک تا پیرەمێردێک، بە ژنێک تا پیاوێک، بە مامۆستایەکی زانکۆ تا خزمەت گوزارێک، تا کەسێک کە حەماڵی و کرێکاری دەکات لە بازاڕدا، هەمووان وەکو یەک لێی زەرەدمەند بن، کەسی لێ دەرناکرێ. بەرپرسی باڵای وڵات کە لەو ژینگەی جوگرافیەدا بژێ، ئەویش ئەو هاواپیسە هەڵدەمژێ، ئەوەکو کەسێک کە هیچ دەسەڵاتێکی نییە لە وڵاتە یان نەیاری دەسەڵاتە وەکو یەک زەرەریان بەردەکەوێت. چاولێ تاوانەکە گشتیە. تاوانی گشتی وەکو پیسکردنی ژینگە، بەدانانی پاڵاوگەی نایاسایی، یان کەسێک بۆ خۆی دێنێ دووسێت تایە لەسەر یەکدا دەنێ و ئەو دوو کەڵە ڕەشەقیرە دەکا بە ئاسماندا بەسەر ئەو ژینگەی چواردەورا بڵاو دەبێتەوە تا کوێ بگا، هەمووان زەرەدمەند دەکەن. یان سووتانی دار و درەختی شاخەکان، ئەو ژینگەی شاخەوەی هەمومانە، کەسێ بچێ ئەو دار و درەختانە ببڕێتەوە یان بیان سووتێنێ، یان ڕاوکردنی نایاسایی، هەڕەمەچی و باڵندەکان و ئاژەڵە کێویەکان کە ژینگە و سروشتەکەمان دەشێوێنێ، ئەوە پەیوەستە بە هەمومانەوە. یان تێکدانی ڕێگاوبانی گشتی، هەندێک خەڵک بەهۆی ئۆتۆمبیلەکەیەوە کە باری زیادی نایاسایی لێبار کردووە جادەکە ڕۆ دەچێ و پاشان ئەوە کەس لەو زەرەرە بەدەر نییە. من ئەمڕۆ ناکەومە ناویەوە لەوە چێبیانی بکەمە ناو ئەو چاڵەوە، هەمومان ئەم جادەیە کە گشتیە پەیوەستە بە هەمومانەوە، هیچ کەسێک نییە بڵێ زەرەرمەند نابم لە تێکچوونی ئەم جادەیەدا بەهۆی ئەو بار هەڵگرە بارە نایاساییە قورستر لە خۆیەوە. هەروەها کاتێک کە لە وڵاتانێکی پێشکەوتوودا ئێستا غەرامەیەک دانراوە، بابەتانم خوێندۆتەوە، کەسێک ئۆتۆمبیلەکەی تایەکانی قوڕاویە، ئۆتۆمبیلێکی کوشت و کاڵیە، تراکتۆرێکە لەسەر زەویەکەەوە هاتوۆتەوە کە دەچێتە سەر جادەی قیر کە موڵکی گشتیە، تایەکانی قوڕیان پێوەیە، یەکسەر لە کامێرەکانی چاودێری پۆلیس و هاتوچۆوە غەرامە دەکرێت. ئەو غەرامەی لێ دەستێندرێ، دواتر لە بانقەکەیەوە لە حیسابەکەیەوە دەڕوات، دەچێتە سەر بەشی شارەوانی بۆ ئەوەی دەبێت دەست بەجێ ئەم شوێنە پاک بکرێتەوە. یخوا حکومەت خزمەتکاری ئەم پیاوە نییە، تایەکانی بە پیسی بردوێتە سەر جادە و جادەکەی پیس کردووە، ئەوە پارەکەی لێ وەردەگرێ، بەشێکی گەورەی دەڕاتەوە بۆ ئەو کەسانی کە جادەکە خاوێن دەکەنەوە، چونکە نابێت ئۆتۆمبیلەکەی من بەهۆی سەرپێچیەکەی تۆوە، بەهۆی پێشێلکردنی مافی گشتی جادە و بانەکەمانەوە من زەرەدمەند بم لە کاتێکە من هاوڵاتی تاوانێکم نەکردو، گوناهێکم نەکردو. بۆیە بوونی تانکەر و گەڵابە و لۆری لەسەر شەقامی پاس و تەکسی و ئۆتۆمبیلی بچووک، ئەوەش بۆ خۆی یەکێکە لە تاوان کە هەم جادەکە تێک دەدا، هەم مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان بەگشتی دروست دەکات. ڕاگررتنی ئۆتۆمبیلی بار هەڵگری گەورە، تانکەر لە ناو کۆڵان و گەڕەکەکانی شارۆچکە و شارە گەورەکاندا. ئێستا لە زۆربەی شارۆچکەکاندا لە شارە گەورەکاندا سەیەکی کابرا تانکەرێکی هەیە، بێجگە لە بۆنە ناخۆشەکەی لە وەرزی زستاناندا جار هەیە بە چارەک بە نیو سەعات لە نیوەی شەودا هەڵی دەکە، ئەو گەڕەکە هەموو دەلەرزێتەوە، منداڵ لە خەو دەبێ، خەڵکی ئیزعاج دەبێ، بەری دەمی سێ چوار ماڵی گرتووە، نازان ئۆتۆمبیلەکانیان میوانێکیان بێ لە کوێ ڕایگرێ. دەی ئەمە پێشێلکردنی مافی گشتیە. ئەمە هەر کەسێکە بۆ شوێنەدا دەڕوات جادەکەی تەسە کردوێتەوە، بەردەمی چەند ماڵێکی گرتووە، ژینگەکەی پیس کردووە، ئەوە لە دەرەوەی شار و شارۆچکە گەراجێکی گەورەی هەبێ کە کەس ئۆتۆمبیلی بار هەڵگر و گەورە نەهێنێتەوە بەردەمی ماڵەکان و سەر شەقامە گشتیەکان و کۆڵانی شار و شارۆچکەکان. هەروەها تاوانی گشتی بریتە لە گەندەڵی کاربەدەستان لە حکومڕانی وڵاتدا، وەکو دزینی داهاتی وڵات لەلایەن بەرپرسانەوە، نەدانی مافی هاوڵاتی و زیادکردنی ئەرگ لەسەری وەکو باج و ڕسومات. لەم کاتەدا دەبێت تێکڕای میلەت دەنگ هەڵبڕێ، بەڵام چۆن دەنگ هەڵبڕێ؟ هەمووی بیکا بە هات و هاوار نە. ئێستا سیستمی وڵات بۆیە وادا دەڕێژێ. ئێمە ئەنجومەنی شارەوانیەکانمان هەیە، پاشان ئەنجومەنی پارێزگات هەیە، ئەوانە نوێنەری تۆن بە هەڵبژاردن چوو ناو شوێنە، ئەبێ ئەوان هەموو توانای خۆیان بخەنەگەڕ لە زیاتی تەواوی میلەتەکە، ئەو ئەنجومانێکە هەڵبژێرلاوی خەڵکە ئەم ناڕزایەتیانە بەرز بکاتەوە بۆ دەسەڵات و بلایان بەرێ و ڕێگری لە ئەنجامدانیان بکە. ئەگە کارەکە بەوان نەکرا دەگاتە ئەنجومەنی نوێنەران، ئەوانەی کە ئەندامی پەرلەمانن کە هەڵبژێردراوی خەڵکن، بۆ نمونە بە 10,000 کەسێکیان هەڵبژاردووە، نوێنەریانە لە ئەندامی پەرلەمانە، واتە ئەم کەسە کە لە پەرلەمان دانیشتووە لە زیاتی 10,000 کەس قسە دەکات. ئەم 10,000 کەسە ناکرێ ئێمە هەموو ڕۆژە بڕین بۆ سەر شەقام و جادە بگری و خۆپیشاندانی جەماوەری بکەی، بۆیە نوێنەرێکت هەڵبژاردووە، ئەڵی کاکە تۆ کار و کەسابەت مەکە،
با داهات و واریدات و موچەی مانگانە 4 قاتی منیش بێ، بەڵام ئەبێت دیفاعم لێ بکەیت، ئەبێ ئەو مافە گشتەی کە من لە ماڵەوە ستەمم لێ دەکرێ ناکرێ خۆم تووشی دوژمنایەتیکەم، تۆ لە پەرلەمانە ئەو شەڕەم بۆ بکەیت، تۆ لە ڕێی لیژنەکانی پەرلەمانەوە بە دوواداچوون بکەی وە خەمی بابەتە گشتیەکانی خاک و خەڵک و نەتەوە و میلەتەکەت بخۆی، کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا بەڕاستی ئەمە هەر پارە لوژدانە و خۆ دەوڵەمەندکردن و کات بەسەربردنە. ئەگەر سوودی نەبوو واتە نە ئەنجومەنی شارەوانیەکان نە ئەنجومەنی پارێزگا نە پەرلەمانتار ریخەمخۆر نەبوو، ئایا میلەت هەردانیشە نەخێر، ئەو کاتە دەبێت خۆپیشاندانی گشتی دەست پێ بکە، ئەو کاتە مانگرتن دەست پێ دەکە، ئەو کاتە بایکۆتی گشتی دەست پێ دەکە، ئەو کاتە حکوومەت و دەسەڵات دێنێتە لەرزە. بەڵام ئەوە دوای هەموو قۆناغەکانی تر کە نوێنەرەکانی گەل هیچیان بۆ نەکرا و هاتنە سەر شاشەی تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان وتیان ئێمە دەست لە کار دەکێشینەوە لەبەرەوەی هیچ ڕێزێکمان لێ ناگیرێ و قسەمان نابیسترێ، خەڵکی نەبا گوناهباری لای خوا و عیبداری لای ئێوە نەبین کە ئێمە نوێنەری ئێوەین، ئەوە ئێمە دەستمان لەوە کار کێشایەوە خۆتان داوای مافی خۆتان بکەن. ئالەو کاتەدا دەبێ خەباتی جەماوەری بە خۆپیشاندانی جەماوەری بەڵام مەدەنیانە، نەک بۆ تێکدان و سووتاندن و تاڵانکردن و فەزڵدانی لایەنێک و بەکارهێنانی جەماوەر بۆ خۆی بۆ لێدانی لایەنێکی تری نایاری سیاسی کە ئەو دەبێت لە شوێنشکە و دژایەتی خۆی بکات، نەک جەماوەر و پێداویستیەکانیان بەکاربێنێ. دەبێت ئێمە لەو حاڵەشدا ئاگادار بین، یعنی ئەو خۆپیشاندانە جەماوەریانە ئامانجدار بن بۆ داواکردنی بابەتێکی دیاریکراوە بن، نەک خەڵەکە بڕاتە سەر جادە و نەزانە داوای چی دەکات و ڕێگاکان شەرعی بن، یاسایی بن و بنیادنەر بن، ئامانجدار بن، تێکدان نەبن و پاشان ئەوەی کە داوای دەکەی خوا نەخواستە نەبێتە هۆکاری ئەوەی کە ئەوەی هەشتە لە دەستی دەی، واتە چاکەکە خراپەکە چاک نەبێ، ئەوەی چاکیشە خراپ ببێ و خراپەکە خراپتر ببێ. بۆیە قورئان ئەمەی تێدایە. یەکی دڵە مامۆستا ئەم بابەتانە سیاسیم بۆچی باسییانکەی کاکە ئێمە لە قورئانەوە شتەکان وەردەگرین. مانگی ڕەمەزان مانگی قورئانە. لە قورئاندا لە سوورەتی ئەشوڕا لە ئاەتی 39دا دەفەرمێ والذین إذا أصابهم البغي هم ينتصرون، ئەو کەسانەی کەوا کاتێک ستەمیان بەرامبەر کرا ئەصابهم ئیجاد سەیری قوروردی قورئان کەن لەسەر وشەکانی بوەستن، والذین ئەو کۆمەڵە خەڵکەی ئیذا بەدڵنیاییەوە ڕۆژێک تۆ مافی گشتیت پێشێل دەکرێ، ئەصابهم کردارەکەش ڕووی داوە بە کردار بینیوتە مافی گشتی پێشێل کراوە، نەک وەڵا گومانم وایە وەڵاهی وا پێدەچێ، بۆ نمونە تۆ بڵێ وەڵاهی لەو دایرەدا دزی دەکرێ گەندەڵی هەیە، هیچ نییە، هیچ بەڵگەیەکت نییە، ئەبێ ئەصابهم ئیصابەی کردبێ، کارەکە ڕووی دابێ، بەڵگەی حاشا هەڵنەگەر لە ڕوودا هەبێ و هەموو خەڵکی هەستی پێکردبێ، یان نوێنەرەکانی گەل کە چاوکراوەتر و خوێندەوارتر و بە ئاگاتر و یاسا ناسترن بە تەواوی هەستیان پێکردی و بەڵگەکانیان لەبەردەستا بێ. ئەو کاتە ئەلبەغی و بەغی ئەوەیە ئەو مافەی کە تۆ وەکو هاوڵاتی هەتا نادرێتێ و ئەو وەرکەی لەسەر شانتە بەرامبەر بە حکومەت و دەوڵەت زیاد لە حەدی خۆی بارەت قورس کراوە، باج و ڕوسومات و شتەکان زیاتر لێ دەستێنرێ، ئالەو حاڵەتەدا بێدەنگ نابێ میلەتی هۆشیار هم خوا دەفەرمێ هەر هەموویان بەیەکەوە نەک تاکە کەسێک نە چوار سەر کەس ينتصرون بەرگری لە مافی خۆیان دەکەن. ئەمە لەکوێدا باس کراوە؟ لە باسی سیفاتی بەهەشتیەکاندا. یەکێ لە سیفاتی ئەو کەسانی کە دەچنە بەهەشتەوە کەسانی بە هەڵوێستن، ئەو کاتێک کە مافی گشتی پێشێل کرا بە کۆمەڵ دوای دڵنیابوون لە ڕوودانی کارەکە بەرەو ڕووی دەبنەوە، بێ هەڵوێز نابن، لە ماڵەوەدا نانیشن، بێدەنگ نابن، چرپەچرب ناکەن، بەڵکو لە ڕێی نوێنەرەکانیانەوە وەکو دووبارەی دەکەمەوە شارەوانیەکان و ئەنجومەنی پارێزگا و نوێنەرانی گەل و میلەت کە لە پەرلەماندان ئەبێ هەمووان بێنە سەرخەت و بێنە دەنگ و ڕێگریەکە بکەن، واتە هەم مافەکە بژێڕنەوە، هەم ڕێگری لە تاوانەکە بکەن، هەم بەڵێنێک بە تاوانکار پڕ بکەنەوە کە جارێکی تر هەڵەی وا نەکاتەوە و ئەوەی کە داگیریشی کردووە بیجاڕێتەوە، نەک بڵێن وەڵا ئەوەی کە خواردوتە عافێتت بێ هیچ کە مەخۆ، نا ئەوە عافێتت نەبێت، چونکە ئەوە مافی نە پەرلەمانتارێکە نە ئەنجومەنی پارێزگا و شارەوانی، بڵێ وەڵا ئەم زەویە گشتێت داگیر کردووە، ئەم حەدیقەیە لەم گەڕەکەدا بوو، جەنابەت داگیرت کردت بە باخچەی ماڵی خۆت، کردت بە خانووی خۆت، ئەوە بەڵێنێک بدە جارێشکە هەڵەی وا دووبارە ناکەیەوە، ئەوە بۆ خۆت نابێ وا بێ،
بڵێ ئەوەی کردوتە دەبێت بیجێڕیتەوە و جارێشکە هەڵەی وا دووبارە نەکەیەوە و بەڵێن بدەیت ينتصرون یعنی بەرگری لە مافی خۆیان دەکەن. ئەمە سیفاتی بەهەشتیەکانە. کەسی خەڵکی ناحاڵی لە دین وا دەزانەیە ناڕەزایی و ڕەخنە لە تاوانی گشتی ئیشی کەسانی چەپ و بێدینەکانە. ئەڵێنەوە فڵان کەس وەڵا کەسێکی بێدینە، کەسی دایمە بەردەوام چاوی لەسەر گەندەڵیەکانی حکومەتە، لەسەر مافە گشتیەکان دێتە جواب. ئەبوایە من و تۆ ئەهلی مزگەوت، ئەهلی دەم بە ڕۆژوو، دەم زیکر، قورئان خوێن، چونکە قورئانەکە وات پێ دەڵێ ئێمە ئەوەمان بکردایە. ئەمە ئیشی خواناس و ئەهلی مزگەوت و بەهەشتیەکانە. چونکە دەستی خراپەکار بەڕێزان کە نەگیرە خەتەرەکە لێرەدایە، هەمووان بەیەکەوە تێدا دەچن. پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەی بە کەشتیەک هێنایەوە. فەرمووی ئەگەر کەشتیەک دانیشتوانی شوێنێکی هەمووی لەسەر بن، کەشتی زۆر گەورە هەیە 2-3 هەزار کەس هەڵدەگرێ، هەیە بە سەدان تەن نەوت و باری پێوەیە. ئەو کەشتیە گەورە هەرچی کەلوپەلی خەڵک بوو، هەرچی دارایی و داهاتیان بوو، وە خۆیان و ژن و منداڵیان سەرکەوت بوون، بەڵام لە 2 قاتا بوون. کەشتەکانمان بینیوە قاتی خوارەوە و قاتی سەرەوە. ئەوانەی قاتی خوارەوە دەبوایە هەموو جا بڕۆن بۆ قاتی سەرەوە، دۆڵچەکانیان بخەنە قوڵایی بەحرەکە و هەڵی کێشنەوە ئەنجا ئاوی سارد و فێنک بێنن. بەڵام وتیان بۆچی ئێمەوە بکەین؟ هەموو جا بڕۆیە سەرەوە و دیسانەوە وەرەوە خوارەوە و با کونێک بکەینە کەشتێکە، کونێک لە بنی کەشتێکە دەکەین یان لە قەدی کەشتێکە دەکەین، ئاوێکی پاکمان بۆ دێتە ژوورێ و کە ویستمان دەیگرینەوە. ئەگەر ئەوانەی کە لە قاتی سەرەوەن، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە ئاگان لەم حاڵەتە مەترسیدارە هەیە، کونێک دەکەینە کەشتێکەوە لەبەر بەرژەوەندی خۆمان. ئەگەر بێدەنگ بوون وتیان کوڕە مافی خۆیانە، جاویش هاوڵاتی ئەم شوێنەیە و دانیشتوی ئەم کەشتەیە و وەڵڵا ڕاستیش دەکە، ئەویش حەقی خۆیەتی، با کونێکی تێکە من حەقم چیە بەسەرەوە، خۆماڵی من نییە. ئەوە ئەگەر دەستیان نەگرن هەمووان بێدەنگ بن، بە دڵنیایە و هەر ئەو تا کونەکەت تێکرد لەژێر ئەو کونا، ئەگەر کونێکی زۆر بچووکیش بێ لەژێر فشاری بەهێزی ئەو ئاوەزۆی دەریاکەدا جارشکە ناژیرێتەوە، هەر ئەوە تا کونت کرد جار بۆ جار زیاد دەکات، تەختەکان لادەبا کە ئەوەی یەکەم غەرق بوون ئەوانی سەرێ سەلامەت نابن، کەشتێکە هەمووی غەرق دەبێ، هەم سەروەت و سامانیان، هەم ژن و منداڵیان، هەم خۆیان، هەمووی بەیەکەوە تێدا چوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر تاوان بە ئاشکرا لە کۆمەڵگادا کرا و پێشێلکردنی مافی گشتی بوو، ئەگەر دەستی ئەم تاوانکارە نەگیرێ بڵێ کەیفی خۆیەتی خۆی ئازادە، هەمووان بەیەکەوە غەرق دەبن. کاتێک کە کۆمەڵە خەڵک لە ناو سارەیەکان بۆ لە منشەیەکی درێژە 40-50 کەسی تێدایە، 40 کەسی تێدایە، لە کۆستەرێکی قەدیمدا 20 نەفەری تێدایە. ئەگەر شۆفێرەکە خەوی هات، تۆ نابێ ئەوانی کە لە دوای شۆفێرەکەەوە دەستکەن بە قورئان خوێندن و زیکردکردن، چونکە ئەو زیکر و قورئان خوێندنە لە مردنێکی حتمی ڕزگارن ناکە. ئەو کاتە دەبێ مصحەفەکەت پێوە دەی، تەسبیحەکەت دانەی، لە زیاتی دەمت زیکر بکە و قورئان بخوێنێ، هاوارکەی بەسەر شۆفێرەکەدا بڵی کاکە وریابە، یان ئەگە هەستت کرد ئەم شۆفێری کە ئەوە گیانی ئەو هەموو خەڵکێ بەدەستەوەی مەستە، بۆنی عەرەقی لێدێت، ڕەتەڵ دەبا، سارەکە بەم لاولادا دەبا، نابێت تۆ قورئان بخوێنی، نابێت تۆ حەدیسی بوخاری بخوێنیەوە لە ناو پاسەکەدا خۆت بەوە مەشغوڵکەی، نابێت کۆڕی جەماعی زیکرت هەبێ، ئەبێ هەمووان بەیەکەڕەت هاوارکە نەکەی کاکی شۆفێر بوەستە وەرە خوارەوە، یان خۆت چا دەکەی بە ئاگا دەیتەوە، یان کەسیش کە دەسێتە شوێنەکەت. ئێمە ژیانمان بەهۆی تۆوە لە خەتەرایە. ئەگەر ئەم ئۆتۆمبیلە لە خەد لایدا و وەرگەڕا یان تووشی ڕووداوێکی سەختی هاتوچۆ بوو، هەر شۆفێرەکە بە تەنیا تێدا ناچێت، هەمووان بەیەکەوە تێدا دەچن. بۆیە تاوانی گشتی نابێ لێی بێدەنگ بین. ئێمە لە شەریعەتی ئیسلامیدا هەر لە فەقیهەتیدا بەڕێزەنم بابەتە سادە و ساکارانە دەخوێندرێ کە مانایەکی گەورەی هەیە. دەفەرمێ ئەگە ئیمامی نوێژەکەت هەڵەی کرد، کە مادام خەڵک متمانەیان بە ئیمامی ئەو نوێژە هەیە، لە پێشەوە هەڵەی کرد، نابێت تۆ بڵێ مادام ئیمامە ئەو لە من عالمترە، ئەو قورئان خوێنترە، ئەو خوێندەوارترە، ئەو کۆلێژی تەواو کردەوە، ئیجازەی 12 عیلمی مەلایەتی هەیە، وەڵڵا مامۆستا کەیفی خۆیەتی، نابێت کەیفی خۆی بێ. کە زانی لە شوێنێکە هەڵەی کرد، ئەبێت دەنگ هەڵبڕی بە زیک، مادام ناو نوێژ زیکری خوایە، تۆ زیکری خوا بکە، نابێ قسەی نەشیا بکەی، بەڵێ سوبحان الله سوبحان الله سوبحان الله هەتا بە ئاگای دێنیتەوە. ئەبێ ئەوانەی ژنن لە دواوە دوورترن، دەنگیان ناڕوا بەدەستیان بە وەکو چەپڵە لێدانێک، ئەوانیش بەشداری بکەن، ژنان و پیاوان بە هەمویان، هەتا ئیمام ڕادەگرن لە خەڵەکەی و هەتا پێ ڕاز دەکەنەوە. ئەگە ئیمام تووشی بورانەوەیەک بوو، تووشی برینداریەک بوو،
نابێ بڵێن وڵا کەیفی خۆەتی لا دەچێت دەبێ خێرایشیش کە بچێتە شوێنەکەی نابێ خەڵک بێ سەر بن بێ حکومڕان بن بێ پێشەوا بن بێ مامۆستا بن کاربەدەستی وڵات دەبێ وەکو ئەبوو بەکر بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئەبوو بەکر کە بوو بە خەلیفە فەرمووی قەد ولیت عەلەیکم وەلەست بخەیریکم من کە بوومە فەرمانڕەوای ئێوە ئەی خەڵکینە مانای ئەوە نییە لە ئێوە باشترم مانای ئەوە نییە لە ئێوە باشترم ئین ئەحسەنت فەئەعینونی سەیری کردارەکانم کەن سوکانی ئەم ئۆتۆمبیلی کەشتی وڵاتە بەدەستی منەوەیە ئەگەر کەشتیەوانێکی باش بووم ئەگەر شۆفێرێکی باشی وڵات بووم ئەگە بەرەو خێرم دەبردن ئەگە خێرتان لێبینیم ئین ئەحسەنت و زانیتان چاک دەکەم بەپێی یاسا و دەستور دەڕۆم خێرتان لە دەستم بینی وڵات ئاوەدانی بەهۆی منەوە تێدا بوو فەئەعینونی دە ئێوەش بێ هەڵوێزمە بن یارمەتیم بدەن چونکە هەر چەند کار بەدەست پیاوی چاک بێ دادپەروەر بێ بەڕێز بێ یاساناز بێ پابەندی دەستور و یاسا بێ ئەگە میلەت نەکبەت بێ هیچ پێ ناکرێ فەئەعینونی دە ئێوەش باش بن ئەگە من دادپەروەر بووم ئێوەش لەناو یەکترا دادپەروەر بن ستەم لە یەک مەکەن ئەگە من دەستپاک بووم ئێوەی میلەتیش دزی مەکەن ئەگە من ماڵی گشتیم بەکار نەدەهێنا بۆ بەرژەوەندی خۆم ئێوەی هاوڵاتیش هەوڵ بدەن ماڵی ئەم خاک و خەڵکە بەیی خۆتان بزانن ئەگەر فەئەعینونی هەمومان بەیەکەوە دەتوانین وڵاتەکەمان ئارام بێ و هەمومان بە ئاسوودەی و سەلامەتی بژین بەڵام فەرمووی وئین ئەسەئت و ئەگە خراپەم کرد منیش مرۆڤم منیش گۆشت و خوێنم منیش نەفسم ئەگە بینیتان خراپەم کرد لە دەستور لامدا لە یاسا لامدا ماڵی گشتیم بەکارهێنا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم دادگەریم نەچەسپان جیاوازی خەڵکم دەکرد کەس و نزیکانی خۆم دێنایە پێش و خەڵکی مستەحەقم دوور دەخستەوە ئەسەئت و خراپەم کرد لە شەرع لامدا مافی گشتیم پێشێر کرد بەڵێ قوربانم بۆ مەکەن فەقەویمونی کاتان لێ دەکەم ڕاستم کەنەوە بە ئاگام بێننەوە ئامۆژگاریم بکەن ئامۆژگاری سوودی نەبوو دەستم بگرن بەم هێننەوە سەر ڕێگا ڕاستەکە ئەمە پەیامی ئیسلامە سەیری ئەم ئیسلامە بە ڕێزان کە باسی ئەم ڕۆژی ڕەمەزانی کردووە کە ئێستامە بە ڕۆژوین کە شەو نوێژ و تەراویح و قورئان خوێندنمان هەیە لەگەڵ ئەوەدا باسی ئەمانەشی بۆ کردوین و بە گرنگترەوە باسی ئەوانەی بۆ کردوین چونکە ئەو کاتەی کەوا سیستمی گشتی وڵات تێکچوو تۆ ناتوانانی لە مزگەوتێکی ئامادە بە ئەمن و ئەمان و عیبادەتی خوا بکەی ناتوانم من وتار پێشکەشکەم و جەنابەت ئاوا بە ئەمن و ئەمان و بە دڵ ئارامیەوە دانیشی و سوودمەندبی و شەریعەتی خوای گەورە بە بیربێن یەکتر بێنینەوە ئەم ئاەتە قورئانیانە یادی یەکتر بخەینەوە لە زنجیرە باسی یاددا هەمووی ڕەبتە و پەیوەستە بەیەکەوە بەڵام دیکتاتۆر دروست دەبێ ئێمە سەرەتای وتارەکەی ئەم جارەمان باسیەوەمان کرد مرۆڤ کەسێکی سادە بێ کەسێکی بێدەسەڵات بێ کەسێک بێ لە لووتکەی دەسەڵاتی وڵاتە بێ مرۆڤ هەژارێک بێ مرۆڤێکی سەرمایەداری ملیالێری دۆلار بێ مرۆڤێک بێ هیچ کات قوتابخانە و زانکۆی نەبینی بێ مرۆڤێک بێ شەهادە و بڕوانامەی باڵای هەبێ کەسێک بێ لە عیبادەتا سست بێ کەسێکیش بێ لە لووتکەی عیبادەت جوانیدا بێ هێشتا دەکرێ مرۆڤ ڕۆژێک تووشی تاوان ببێ هێشتا دەکرێ مرۆڤ ڕۆژێک تووشی تاوان ببێ و هەرچەند دووبارەی دەکەمەوە یادی خۆم و ئێوەی دەخەمەوە تەندە خۆ لا دەربی دەکرێ ڕۆژێک ستەمت بەرامبەر بکرێ هێرشت بکرێتە سەر مافت بخورێ ماڵت بخورێ کەسایەتیت بریندار بکرێ لەلایەن کەسانی خراپ و تاوانکارەوە وەیە زۆر زەرورە وڵات حکومڕانی تێدا بێ ئەم کار ڕاگرتنانە پێویستی بە کاری دەستە جەمعیە پێویستی نابێت ناکرێ ئاژاوە لە وڵاتە پەیدا بێ و هەر کەسە چۆنی حەز لێ بوو بۆ خۆی هەستی ڕێگری لە خراپە بکە ئەبێ پێشەوا هەبێ لیژنات هەبێ و دەوڵەت لەسەر و هەمووانەوە مافەکان بجێڕێتەوە بۆ مافکراوان بەڵام کاتێک کە حکومڕانی وڵات دیکتاتۆر بوو خۆسەپێن بوو ماف پێشێلکەر بوو دز و گەندەڵ بوو ئەمە لە هەمووان خراپترە بەڵام ئەو لە شوێوە دەست پێ دەکا ئەم ئەڵقەیەشمان لێرە کۆتایی پێهات بەویستی خوای پەروەردگار لەگەڵماندا بن هەر لە خزمەت سوورەتی ئەشوڕادا لە خزمەت ئاەتە پیرۆزەکان و پڕ بەرەکەتەکانی قورئاندا لە مانگی قورئاندا لە مانگی ڕەمەزاندا ئینشاءالله باسی جۆرەکانی تاوان هەم جۆری یەکەم تەواو دەکەین ئینشاءالله هەم دەچینە سەر جۆری دووەم خوای گەورە باشتر لە قورئانەکەی خۆی لە پەیامەکەی خۆی لە ئیسلام شارەزامانکە
بەم ئیسلامە بەختەوەری دنیا و قیامەتمانکە وڵات و خاک و میلەتمان یا ڕەبی خوای پەروەردگار سەرفرازکەی لە بەڵاو شەڕ و ناخۆشی و خراپەی خراپەکاران و شەڕانگێزان و تاوانکاران یا ڕەبی یا ئەڵڵەه بە دوورمانکەی. آمین آمین والحمد لله رب العالمين.